من چیم ئەویست لە نیشتیمان جگەل لەوەی کە نانێک و کە کونجێکی دڵنیایی و جرفانێکی بە حورمەت و مشتی هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عەشقم باتێ من چیم ئەویست. شێرکۆبێکەس دەریایەک لە شێعر و جوانی ئەو شاعیرەی ڕێژکەیەکی نوێی نووسینی شێعری گرتەبەر. ئەم شاعیرە گەورەی کورد جگە لە شێعری ئەوین و خۆشەویستی بۆ نیشتیمان و ئازادی و نایەکسانی و داکۆکیکردن لە ژنان و منداڵان و ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و چەندین جۆری تر شێعر و قەسیدەی نووسیوە. من تەماشای بێباکانم لە جۆگەی ئاو بێباکترە و داگەڕێم چون باڵندەی بێ دەربەستی ئاسمانێکی بێتەیارە چون سەیرانکەری فاڵخۆتوو لە ژێر کەپرە ترسم نییە و داگەڕێم بۆ بەرگەڵوو. شێرکۆ لە سەردەمی شۆڕشدا بە نووسین و شێعر و پەخشانەکانی یەکێک بوو لەوانەی ورەی پێشمەرگەی بەرز دەکردەوە. بەڵام هەڵوێست و خەباتکردنی لە پێناو گەلەکەی ئاوارەیی و ئازاری زۆری پێچێشت. شێرکۆبێکەس کوڕی شاعیری بەناوبانگی کورد فایق بێکەسە. ساڵی 1940 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. تەمەنی 8 ساڵان بووە کاتێک بێکەسی باوکی کۆچی دوایی کردووە. یەکەم شێعری لە تەمەنی 17 ساڵیدا لە ڕۆژنامەی ژین بڵاو کردەوە. ساڵی 1965 بۆتە پێشمەرگە و لە ڕادیۆی دەنگی کوردستانی عێراق لە ئەشکەوتی سەردێمان لە باشووری کوردستان کاری کردووە. ساڵی 1968 یەکەم دیوانی شێعری بەناوی تریفەی هەڵبەست لە شاری بەغداد چاپ کردووە. لە ساڵانی هەفتاکاندا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیدا گروپی ڕوانگەیان دامەزران کە بووە سەرەتایەک بۆ نوێگەری لە شێعری کوردیدا. تۆ ئیستەوای لەبەروەی شومەی شەڕێکی دەروونتە هەر ڕۆژە و باەکی نەفرەت دێ و هەر ڕۆژەی گەرداوی خوێنێکت هەڵئەکا و هەر ڕۆژەی تۆفانی مردنێت تۆ ئەبا. تۆ ئیستە نامۆیت بەژنێکی تاریکە و پەلوپۆی خاجەکەت هەر ڕۆژەی قولانجێ زیادەکە. لە ساڵی 1986دا کوردستانی جێهێشتووە و ڕووی لە ئەوروپا کردووە. لە ساڵەکانی نێوان 1970 و 1992دا لە وڵاتی سوید ژیاوە و دواتر گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە یەکەم کابینی حکوومەتدا دەبێتە وەزیری ڕۆشنبیری. ساڵی 1998 دەستگای چاپ و پەخشی سەردەمی دامەزران. ساڵی 2009 تەواوی بەرهەمەکانی لە کتێبێکی 8,000 لاپەڕەییدا چاپ کرایەوە. شێرکۆبێکەس خاوەنی دەیان کتێبی شێعرە و هەندێکیان بۆ چەندین زمانی بیانی وەرجێڕدراون. شێرکۆبێکەس ئەندامی ئەکنتەلۆجیای خوێندنی پۆلەکانی ئەمریکا و کەنەدا بوو. چەندین خەڵاتی لە ناوخۆ و دەرەوەی کوردستان پێبەخشراوە وەک خەڵاتی تۆخۆڵستی کە تایبەتە بە شاعیرە نوێخوازەکان و ساڵی 1998 لە سوید پێی بەخشرا. شێرکۆ یەکێکە لەو شاعیرانی ڕێچکەی نوێی نووسینی شێعری گرتەبەر. پاسکیرێکی کەرکوچی دوایین قەسیدەی درێژی بێکەس بوو بەڵام مەرگ ڕێگەی پێنەدا تەواوی بکات و 4 ئابی ساڵی 2013 لە نەخۆشخانەیەکی سوید دڵی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. لەسەر وەسێتی خۆی لەناو پارکی ئازادی لە سلێمانی و لە تەنیشت مۆنۆمنتی شەهیدانی 1963 نێژرا. ئەو وەسێتەی لەبەر ئەوە بوو کە وەکو خۆی دەیوت حەز دەکات بە مردوویش نزیکی ژن و پیاوی شارەکەی و دەنگی مۆسیقا و گۆرانی و هەڵپەرچێ و یانە جوانەکانی ئەو پارکات. آخر کوچی تو دوا هەنا سەمان دەست بکردینی مەیل و تاسە